سڵاتان لەبێت بینەرانی ئەزیز پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژمان تایبەت کردووە بە ئەزمموی شعری شاعیرێکی لاو کە چەندین تێکستی جوانی پێشکەش کردووە ئەویش شاعیر توانە فازیل پێکەوە گفتوگۆ دەکەین دەربارەی ئەزمموی شعری شاعیر کاکتوانە بەخێر بێت سپاس دەکەم سپاس بۆ میانداریتان سپاس بۆ بینەرانی خۆشەویستان سپاس بۆ ئێوەی عزیز سپاس کاکتوانە سەرەتای پرۆگرامەکە پێش ئەوەی هیچ پرسیارێکی دەست بکەم بێگومان ئێمە شاعیرمان بانگشتی پرۆگرامەکەمان کردەوە حەزەکەین با تێکستێکی شعری دەست بکەین بە چاوان زۆرم پێخۆش بێ منیش پەیتا 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 ئەڵێ ئەبێ وە دەرم خەی لە شعرێکە ئەتەوێ ڕوون خۆت ببینی هیچ نەبێت لە ناو دێڕێکە ئێیارۆ گیان خۆمت هەبێ چیت لە پیت و شەداوە بەس بتگەمێ خۆشتر لەوەم بۆت داناوە هەرچی قەرزە ئەدەمەوە لە باوەشما گرمۆڵە بە و منیش گەرمت ئەەکەمەوە تۆ هەر پەست بە و لاسار بە و ئاشت مەبەرەوە بڵێ زووکە هەر ئێستاکە لە شعرێکتا جێم کەرەوە منیش ئەڵێم ژیانەکەم ئێ چۆن ئەبێت کێ ئەڵێ من شعرم بۆ بەری تۆ ئەبێت تۆ نازداری لە لووتکەیە ئەم وشانەی من نادگاتەیە چاوەڕێی شعرێ وەک خۆت بیت مەگەر بێژم خوا بداتێ زۆر سپاس بۆ ئەم بەرهەمە جوانە بژیت کاکتوانە سەرەتا ئەمەیە بپرسم شعر لای تۆ چییە تەنها ڕێزکردنی هەندێک گوشەیە یاخود پامێکی ونەری لە پشتەوە پامێکی جوانی شعری لە پشتەوە بێگومان زریان خان شعر لای کۆمەڵێک کەس تەنها ڕێزکردنی وشەیە تەنها دەربڕینی کۆمەڵێک ئێحساسی تایبەتیە بەڵام لە واقعدا شعر هەر لە سەردەمی با بڵێن ئەرستۆ سوکراتەوە لە سەردەمی سەرەتای دەستکردن بە نووسینی شعر کۆمەڵێک یاسا و کۆتوبەند و کۆمەڵێک قانونی خۆی هەیە بەڵام لە ئێستادا با بڵێنە سەردەمەکانی پێشووتریشدا کەسێک با بڵێن حاڵەتێکی دەرونی نائارام یاخود ئارامی هەبوو بێت هاتووە کۆمەڵێک دێڕی نووسیوە و ناوی لە ناوە شعر بەڵام لە واقعدا شعر ئەبێت کۆمەڵێک تایبەتمەندی تێدا بێت کە بەپێی سەردەمەکان جیاوازە بۆ نمونە لە سەردەمی شعری کلاسیکدا کۆمەڵێک تایبەتمەندی پێویست بۆ لە شعرە هەبێت بەڵام بەپێی گۆڕانکاری سەردەمەکان لە ئێستا شعر بۆ شتێکی تر کە لە چاو سەردەمی با بڵێن کلاسیکدا زۆری فەرقە بەڵێ کاکتوانە شعر بۆ کێ دەنووسیت شعر یاخۆت شعر لای تۆ چی دەگەینێت کەم دەقە شعری خۆت زیاتر لای خۆت خۆشەویستەکە دایم ئەو دێڕە شعرانە لەسەر زارە ئەتە دایم بیڵێیتەوە بەڵێ شعر لای من پێناسەکردنی یان با بڵێن دەربڕینی ئەو ئیحساسانەیە کە لە هەستی کەسێکدا هەیە یاخود کە شاعیر لە هەستی کەسێکی هاوڕێی یاخود کۆمەلگاکەی دائیبینێت ئەم دێت بە دەقێکی کورت و پخت دەقێکی تعبیرێکی جوان دەقێکی سەرنجڕاکێش لە چەندێرێکدا کۆی ئەکاتەوانە یعنی بۆ نمونە تۆ ئەتەوێت شعرێکی نیشتیمانی بدووسیت ئەحساسێکت هەیە بۆ نیشتیمانەکەت یاخود ئەحساسێکت هەیە بۆ ڕێگەزی بەرامبەر بۆ مناڵت بۆ دایکت لە جیاتی ئەوەی بێ سعاتێک وەسفی بکەی هێشتاش ئەو وەسفەت پڕاوپڕ نەبوو بێت بۆ ئەو بابەتە دەی لە چوارچێوەی تێکستێکی شعریدا ئەم ئیحساسە ئەگەیەنیت بە شێوازێکی ڕێکوپێک و جوان بە شێوازێک کە بچێتە قاڵبی شعرەوانێ و سەرنجی بەرامبەرەکەت ڕابکێشێت بەڵێ هونەرمەندان و شاعیران بەڕێژەیەکی زۆریان هەر کارەساتێ بەسەر میلەتەکەیان نابێت شعر و هۆندراوە و یاخود بە گۆرانیەکانیان تەفسیری دەکەن تۆ تا ئێستا هیچ هۆندراوەیەک نووسیوە بۆ ئەو کارەساتانەیە کە بەسەر میلەتی کووردا هاتوو و ئەگەر نیتە هۆکاری چییە؟
لە ڕاستیە زریا خان سەردەمی ئەو کارە ساتە گەورانی کە بەڕێزت باسیەکەیت لە سەردەمی ئێمەدا نەبووە با بڵین سەردەمی ئەنفال و ئەوانە و بە درێژایی مێژوش لەو کاتەوە هەتاوەکو ئێستا کۆمەڵێک تێکست کۆمەڵێک با بڵین بەرهەمی ئەدەبی کراون با بڵین پێشکەش کراون کە ئەتوانم بڵێم من هەستم نەکردو پێویستکە من ئیزافەیەکی بۆ بکەم و لە سەردەمی منیشدا کە با بڵین چەند ساڵێکە خەریکی با بڵین تێکست نووسینم گەلێکی لەو بابەتە ڕووی نەداوە با بڵین کە بچێتە قاڵبی ئەنفالەوە و بەپێی ڕووداوەکانی ڕۆژ و بەپێی هاتنی داعش و بەپێی کۆمەڵێک سنوور بەزاننی با بڵێن لە ئێستادا کە وڵاتی تورکیا سنووری خاکی هەرێمی کوردستانی بەزاندووە بە پێ ڕووداوەکانی ڕۆژیش بێگومان منۆکو خۆ مووقیفمە بۆ تێکستم هەبووە بەڵام شتانێک نەبووە کە هێندا با بڵێن گەورە بێت کە دەنگدانەوەیەکی باشی هەبێت سەبارەت بە خۆشەویستی نیشتیمان و سەبارەت بە ئەو تێکستانەی کە پەیوەندی هەیە بە وەلای شاعیرێک بۆ نیشتیمانەکەی من تاساییشم نەنووسیوە لەبەر ئەوە کە ئەمەوێت لە کاتێکا ئەو بابەتە بۆروژێنم لە کاتێکا تێکستێک بنووسم کە شوێنی خۆی بگرێت یعنی تەنانەت تموحی ئەوەم هەیە ڕۆژگارێ ئەگەر دەستکاری شعری مارشی نیشتیمانی بکرێت یەکێک لەو کەسانی کە با بڵین تێکست پێشکەش بکات بۆ مارشی نیشتیمانی من بم واتە کە نەمنووسیوە مانای ئەوە نیە توانێ ئەوم نیە بینوسم توانام هەیە بەڵام موێ کاتێکی وا بێت کە جێگەی خۆی بگرێت بەڵێ کاتوانە ئەوکو دەبینین لە شعرەکان تا زیاتر لایانی خۆشەویستی پانتایەکی زۆری داگیر کردووە لە هۆندراوەکان ئەو کاری ئەمە چییە؟ عاشقیت و عاشق لای تۆ پێناسەیەکی هەیە سەبارەت بە تێبینی یەکەمت ڕاستە من تێکستەکانم بەشێکی زۆری شعری خۆشەویستیە ئەمە ئەوە بەنسبەت فەقرەی دووەمی شتەوانەیە ڕاستە من تێکستەکانم با بڵێن زیاتر خۆشەویستیم بەڵام شەر نیە لە حاڵی ئێستادایان لە حاڵی ئەو کاتی کە تێکستەکان نووسم من عاشق بم باشەواتە عاشقێکی ڕاستەقینە لە ناختە هەبێت زۆر جار ئینسان سیرەکەیت هاوڕەیەکت دۆستێکت یاخود چیرۆکێ سەرگوزشتەیەکی دابڕان یاخود بێگەشتنی دوو کەس دێتە بەرگوێ تۆ توانی تێکستی بۆ بنووسیت یەکێک لەو تایبەتمەندیانی کە ئەبێت لە کەسی نووسەردا هەبێت ئەبێت خوێندنەوەیەکی باشی هەبێت بۆ مێشکی تاکەکانی کۆمەڵگەی خۆی واتە شەر نیە کاتێکە من تێکستێکی عاشقانە ئەنووسم تایبەت بێت بەخۆ من زۆر جار هەندێک دۆست و حباب کە لێمە پرسن ئەڵەم بەشێکی زۆری تێکستەکانم بێخاوەنن واتە بۆ شخصێکم نەنووسیوە کە ئەمە تایبەت بێت بە ئەو سەبارەت بە بەشی سێمی پرسیارەکەت عاشق لای من چییە؟ من ئەگەر وەکو شاعیرێک وەڵامت بەمەوانەیە جیاوازە ئەگەر وەکو نووسەرێکیش وەڵامت بەمەوە جیاوازە وەکو شاعیرێک کە جوابت بەمەوە لای من عاشق ئەو هێزەیە کە پێ ئەچێت بڕوای بە ڕۆژی زیندووبوونەوە نەبێت چۆن عاشق هەر لە ئەم دنیا لەبەرەوەی بڕوای بە ڕۆژی زیندووبوونەوەنی هەر لە ئەم دنیا بەهەشت و جەهەندەمی خۆی خوڵقانوە بەهەشتەکانی ئەم دنیا ئەو کەسانن کە لەگەڵ خۆشەویستەکانیاندا پێکەوە بە ئارامی ئەژین و دووری و فیراق دەستی نەخسۆتە بینە قاقایان جەهەندەمیەکانی ئەم دنیاش ئەو کەسانن کە لەگەڵ خۆشەویستەکانیاندا پێکەوە ناژین و بێهەواڵن لە یەکتری ئەمە وەکو شاعیرێک با بڵین وەکو نووسەرێک ئەگەر وەڵامی پرسیارەکەت بەمەوانێت لای من خۆشەویستی گرەیەکی دەرونیە یان با بڵین کۆمەڵە گری دەرونیە کاتێک ئەو گرێ دەرونیانە کرانەوە ئیتر خۆشەویستی کۆتایی پێدێت بنمونە کاتێک کوڕکچێک سەرەتا تەعاڕوفەکەن یەکتری ئەناسن هەرێکان ئەیانەوێت پێی بە کۆمەڵێک نهێنی و شتانێکی تایبەتی یەکتری بەرن بۆ نمونە ئەم کەسە چی ئەخوات چی لە بەرەکات ژیانی تایبەتی لە سنووری ماڵەکەی خۆیان چۆنە با بڵین ڕوونتر باد بڵین بۆت بدوێم شێوەی جەستەی چۆنە بە بێ جلوبەرێکەوەی کە ڕۆژانە و ئەیبینێت کاتێک ئەم ئینسانە چووە ژیانیەوانێ ئەم گرێ دەرونیانەی بۆ کرایەوە تێگەیشت بەرامبەرەکەی چی ئەخوات چۆن هەڵەسێت چۆن ئەخەوێت چی لە بەرەکە شێوەی جەستەی شێوەی تەعاملی لە سنووری ماڵەکەی خۆیدا چۆنە ئەم گرێ دەرونیانەی بۆ کرایەوە ئۆتۆماتیکەن لە ڕەگەزی بەرامبەری بێزارە بێت دواتر تەماشاکەیت زۆر کەسەیە بە خۆشەویستی زەواجیان کردووە بەڵام نەتیجە دوای چەند ساڵێک
تێر بوون ئەو هەموو گرێ دەرونیانی کە من هەم بووە سەبارە بە ڕێگەزی بەرامبەر ئەو هەیە بۆ سەبارە بە من هەمووی کراوەتەوە کاتێک کرێتوانەیە خۆشەویستی ئەمە کۆتایی لە کەسێکە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ شەر نیە لەلایەن هەموو کەسێک بەڵێ بێگومان لە کەسێکەوە بۆ کەسێک ترە گۆڕێت بەڵام من قەنەعەتم وایە ئافرین بۆ ئەو کەسێک کە کاتێک زەواج ئەکات لەگەڵ کەسێکدا هێشتا کۆمەڵە گری دەرونی هەیە هێشتا کۆمەڵە گری دەرون هەیە بۆ بەرامبەرەکەی ناکاتەوە هەمیشە ئینسان شتانێکی شاراوە جوانترن نەک تۆ بیت زۆر ژنومێر تێ هێندە تێکەڵ ئەبن هێندە تێکەڵ ئەبن هەموو شتێکی یەکتری ئەزانن نهێنێک نامێنێت لە ژیانیاندا ئەمە زۆر با بڵین ئیجابی نییە هەمیشە شتانی کە غامزن خۆشەویستن جێگەی سەرنجن دەوترێت زۆر ئەمە قسەی زۆربەی کەسەکانەکڵێ ژیان بە نهێنیەکانەوە جوانە ینی لە ژیانە ژیان بۆ شێوەیە جوان ئەمێنێتەوە کە کۆمەڵێک نهێنی لە ژیانی ئەو کەسەدا بهێڵێتەوە کە کەسی بەرامبەر پێ نەزانێت بەتاکید کاکتوانە شعرێت بۆ مناڵان هەیە پێم وابێ ئەوەی سەری بەرهەمەکانتم کرد بێت هۆکاری ئەمە بوو چی بووە کە بیرت لەوە کردوەوە شعر بۆ مناڵان بنووسی کە دنیای مناڵان دنیایەکی تایبەت و ئەبێ گرنگێکی زیاتریان پێ بدرێت بەڵێ بێگومان نووسینی تێکس بۆ مناڵ باشە تۆزێک حساسە ئەبێت تۆ شتانێک بڵیت عقڵێتی خۆت بیرکردنەوەی خۆت مێشک و مەزاجی نووسری خۆت وا لێ بکەیت کە با بڵێن کاتێک مناڵێک گوێی لەو تێکستە گرت باشە ئیحساسێکی خۆشی هەبێت باشە نەوەکو لی تێنەگات نەوەکو هەستێکی پێنەدات بەڵێ من تێکستم هەیە بۆ مناڵ چەند تێکستێکی شمێ بەڵام یەکێک لەوانە بڵاو کردوتەوانێ من پێم خۆشە هەموو لایەنەکان بەسەرکەون بەڵام هەر یەکەی لە کات و شوێنی خۆیدا من ڕاستە باوەک نیم و زەواجم نەکردووە بەڵام ئەو تێکستی کە بەڕێزت باسیەکەیت بۆ مناڵە پێم وابێت ئەوەنەی کە متابعی دەرەنجامەکانیم کرد بە تێکستێکی جوانە تەنانەت مناڵانیش زۆرجار مناڵ هەبوو بە باوکی وتووە حەزەکەم ئەو تێکستم بۆ بخوێنیتەوە جارێکتر بە دەنگی خۆت لەبەرەوە حساسە بەڵام ئەگەر کەم و پخت بنووسیت لە بواری مناڵاندا شتێکی باش ئەبێت کەم بێت و تێگەشتنی ئاسان بێت ئەمە تا چەند گرنگە وشەکان سادە بن و تێگەشتنی ئاسان بێت لەلایەن خوێنەرەوە ئەزانی چۆنە زریان خان هەر کارێگەکەیت ئەبێ بە پێی سەردەمەکەی خۆت بیر بکەیتەوە بە نمونە دیقەت بە لە ئێستادا خەڵک مەزاج و ژیان و حاڵ و گوزەرانێکی وای هەیە توانای بیرکردنەوەی نییە تەنانەت لە شتە تایبەتیەکانی خۆشی زۆر جار ئینسان توانای بیرکردنەوەی لە کارەکەی لە مناڵەکەی لە خێزانی ناکرێت تۆ بیت تێکست گەلێک بنووسیت کە با بڵێن وا لەم ئینسانە بکەی پێویست کە بیرێکی قوڵ بکاتەوە زۆر بیر بکاتەوانێ بۆ دواتر گوێ لە ناگرێت بەداخەوە خۆی ئەسڵەن ئەبووایە وا بواە نووسەران شتانێک بڵێن شاعیران شتانێک بڵێن و شتانێک بنووسن کەوا لە خوێنەر بکاوا لە گوێگر بکات بیر بکاتەوە بەڵام ئەگەر بەم نەمەتەوە ئیش بکەیت لەم سەردەمەدا پێم وایە هەدەف ناپێکیت لەبەرەوە من ڕەشبینم سەبارەت بۆ بابەتە خۆزگەوانە بووە بەڵام مادام واقعەکە بەو جۆرەیە ئەبێ وابیت بەڵێ تا چەند قورسە شاعیران لە هەموو بوارەکانی ژیانە شعر بنووسن قورس نییە بۆ شاعیران بێگومان قورسە بە نمونە ئێستا تۆ دەیت شعرێک ئەنووسیت لەسەر جیابوونەوەی دوو خۆشەویست باشە ئەبێت لە ئەو ماوەی کە تۆ تێکستە ئەنووسیت جاری وا تێکستێک هەیە دوو ڕۆژ سێ ڕۆژ هەفتەیەک پێوە ئەبیت لەمای ئەو دوو ڕۆژ سێ ڕۆژەیە مەزاجی خۆت وا لێ بکەی کە بچێتەوە سەر ئەو تێکستە بۆی ئەو ئیحساسە بگەێنی تۆ با بڵێن ناکرێت لە جەوێکی با بڵێن تایبەت و دڵخۆشییا بیت بتوانانی تێکستێک بنووسی کە خەماوی بێت وانە لەبەر ئەوە قورسە بتوانانی لە هەموو مەجالەکانە بنووسیت لە هەموو مەجالەکانی شاسەرکەوتوو بیت لەبەرەوە ئەبێت چاوەڕی کات بکەیت هیلاکی ئەوێت خوێندنەوە ئەوێ متابع و متاڵە ئەوێ کاتی تایبەتی ئەوێت من زۆر جار هەبوو لە دەرەوە بووم هەست و ئیحساسێکم هەبووە شعرێکە بۆ لەلام گەڵاڵە بۆ پێشتر چەند دیێڕێکی نووسیوە باشە هەستم کردۆ پێویست ئەکات توانای ئەوەم هەیە بچم تەواوی بکەم مەجلیسی هاوڕێیان و برادرانم بەجێشتووە چوومە تۆماڵەوە لە کەشێکی ئارامدا هاتووم ئەو تێکستم تەواو کردووە ینی ئەبێت لە دەرفەت بگەڕیت ئەبێت لە کاتی خۆت بگریت هەموو کارێکی ژوایە بە تایبەتی با بڵێن ئەو بابەتانەی کە ڕەبتی هەیە بە نەفسێتی ئینسانەوە
زیاتر تایبەتە بە نووسینەوە و کاتێک ئەو ئیلهامت بۆیت ئەو شێت بۆتە ڕاستەوخۆ زۆربەی لە هونەرمەندان و شاعیران ئەڵەن کە زیات مۆبایلێکمان بەدەستەوە ئەو کاتێککە ئەو شەیەمان بۆیت ڕاستەخۆ دەبێ بینووسین. بەڵە من خۆم یەکێک لە ئەو تایبەتمەندیانی کە لە خۆمدا هەیە هە دەفتەری مسۆدەم هەیە دەفتەری مسۆدەم هەیە ئەو تعبیرانەی کە ئەمەوێت بۆن من لە کاتی سیاقەتکردنا لە کاتی ئیشکردنا لە کاتی گفتوگوتن لەگە بەڕێزێکی وەک جەنابتا لە کاتی بیرکردنەوە لەگەڵ خۆمدا کاتێککە دانیشم هەندێک تعبیرم بۆیت هەندێک ئیحساسم بۆیت لە لای خۆم ئەینووسم دواتری کەمە سەر ئەو دەفتەرە ئەو دەفتەرە مسۆدەیە چکە ئەوە وەکو با بڵێن خەزانێکی لێ دێت بۆی کاتێک کە تۆوی تێکستێک بنووسیت ئاسانیە بەدەستەوە قورس نابێت لەلات. کاکتوانە پێم خۆشە شارێکی تایبەت بە مناڵانمان پێشکەشکێت زۆرم پێخۆشە بەسەر چاو. گەر تۆم نەبێت زۆر لە پێشوادەی خۆم ئەمرم بەس قوڵپی گریان بتگرێت من سیاچارە و تەنگ ئەبم ئەو دەمانەش بزە ئەەکەی هێندە خۆشە گاڵتە و گەپێت ئەستمە بەلێ و بۆت بگەزم هەردوو نەرمایی ڕوومەتت دەمێکیش بە ناوی کورت بانگی بابەکەی خۆت ئەەکەی هەرچی زاماوی دنیاە لە خەیاڵی بزر ئەەکەیت گەرەکمە بڵێم زمانێت با لەوە زیاتر نەپژێت زۆر خۆشە هەروە مناڵ بێت نۆتەی ئاوازی دەنگەژێت شازادەکەم ئەزانیت بۆ هێندە وابەستم پێتەوە کت و مد لەدایەت ئەچی زوو لە مندا ئەتوێتەوە ئاخر بۆیە ئەو دەمانەش لەسەر هیچ لە من بەقینیت هەروەکو ئەو پێت دەبێژم درود بۆ جوانی و شیرینیت درود بۆ جوانی و شیرینیت. زۆر سپاس. بەڕاستی بەرهەمێکی جوان و پڕواتە بۆ قسەکانە خۆش بێ. کاکتوانە دەمەوێت پرسیارێکی تر لێ بکەم زۆرێ لە نووسەران کە سەرەتا دەست بە نووسین دەکەن زیاتر شەعر دەنووسن سەرەتا و دواتر دەچن بۆ ژانرەکانی تر هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە ئایا شەعر نووسین ئاسانترە؟ ئەزانی مەسەلەکە چێ لێرەدا ئەمە زۆر جار خەڵکانێک تووشی هەڵە ئەکات بۆیە بە درێژایی مێژوو هەزاران کەس خوان لەم ڕێگایدا و شکستیان هێناوە بە نمونە کابرا حسێرەکەی حاڵەتێکی نەفسی هەیە دەستی ناگا بە ستۆدیۆ یاخود ناتوانە گۆرانێک تۆمارکە یاخود ناتوانە بیکا بە چیرۆکێک یان کورتە چیرۆکێک یان بە ڕۆمانێک ناچار دەستیەگا بەچی بە شەعر بە چەندێڕێک ئەو ئیحساسی کە خۆی هەیەی تعبیری لێکە بەڵام لای خۆی شەعرە بەڵام لە واقعدا شەعر نییە لە واقعدا شەعر نییە چێتە بابی با بڵێن کوردەواری خۆماڵێ چێتە بابی بۆڵەوە ئەها وردەگلەیی چکا شعر کۆمەڵە قوانین و یاسای خۆی هەیە هەر بۆیە زۆر جار کۆمەڵە کەسەیە کە باز لە شاعیربوون ئەکرێت هەندێک تێکستی کۆمەڵە کەسی بەرچاو کەوتووە و ئازان تێکستەکانی تۆش بۆ جۆرێ و ئازانێت چێتە ئەو قاڵبەوە نانە خێوان نییە با بڵین ئەوەی کە شاعیرێکی وەکو من یاخو شاعرانی تر ئەیکەن ئەمە هەڵەکە نییە ئەمە ئێمە شعرە بەڵام ئەوەی کە کاتێک کەسێک حاڵەتێکی نەفسی هەیە و دێت ئەینووسێت وە کەسێکتر ئەیبینێ ڕخنەی لێگرێ بەڵە حەقی خۆیەتی شعر ئاسان نییە بەڵام لەبەرەوەی کورتە و ئیشتیاکردنی زۆر ناوێت با بڵێن ستۆدیۆ و تۆمارکردن و کامێرا و هێنان و برنی زۆر ناوێت زۆر کەسەیە پێی ئەوێرێت ناویشێنە شعر بەڵام لە واقع داوانیە بەڵە کاکتواناوتەیەکی بەختیار عەلی هەیە کە دەڵێت مرۆڤ بۆ ئەوەی شعرێکی جوان بنووسێت دەبێت ڕۆحی پیر بووبێت ڕوونکردنەوەی تۆ قسەی تۆ لەسەر ئەم وتەی بەختیار عەلی تاوان بەختیار یەکێکە لە هەرە کەسایەتە جوانە سەردەمیەکانی کورد من تەسەوەرم وایە یەکێک لەوانەیە کە دووبارە نابێتەوە ئەو قسەی بەختیار عەلی من بە شێوازێکتر ئەتوانم لێکی بەمەوە کە هەمان تعبیری ئەوی هەیە من بڕوام وایە ئینسان کاتێک ئەتوانێت نووسەر بێت کاتێک ئەتوانێت نووسەر بێت کە لە بواری وشە لە بواری ئیحساسە لەسەریەوە بڕژێ بنمونە پەرداخێک بهێنە لەبەر چاوی خۆت ئاوی تێبکە هەتا پڕ ئەبێت ئەو چەند دڵۆپەیی کە لە دوای پڕبوونەوەکەوە لێ ئەڕژێت
ئەبێت تۆ ئەو چەند لۆپەیە بخەیتە بەر دەم و بەرژۆ و بەرچاوی بیسەر و بینەر نەوەکو تۆ پەرداخێکت پێەیە با بڵێن چەند سیسیەک ئاویتی ئەەکەیت ئەمە ناو بنێ شعر و ئەمە با بڵین دەرخواردی خەڵکی بیت نەک لە مەجای شەر لە مەجای هونەرمەندانیشە لە مەجای زۆر بواری تریشتا ئەبێت تۆ تەواو پڕ بیت تەواو لێوان لێو بیان وەکو ئەو قسەی بەختیار عەلی کاڵێت ئەبێت تەواو پیر بوو بیت واتە تەواو پێگەشت بیت تەواو پڕ بوو بیت لەو ئەحساسانە ئەنجا ئەتوانیت ئەوەی کە هەتا شتێکی کامڵ بگەیەنیت نەوە ئەو کاتە گەروانەکەیت تێکەزگەلێکی مڕەحیقانە ئەنووسیت شتانێک گەڵی کە دواتر خۆلیان پەشیمانە بی یان شەرم لە گوێلێگرتنەوەیان یان شەرم لە خوێندنەوەیانەکەیت بەڵێ کاکتوانە شعر زیاتر بۆچی دەنووسرێت زیاتر بۆ شارنەوەی ناشرینەکانی ژیانە یاخود بۆ دەرخستنی جوانیە شاراوەکانی ژیانە شعر بۆ تعبیرکردنی ئەو ئیحساسانەیە بە شێوازێکی جوان و ئەدەبی و ڕێکوپێک و کورت و پوخت کە لە ناخی ئینسانە هەیە جا ئەو تعبیرە جوان بێت یاخود ناشرین بێت هیچ تەوفیری نییە بۆ نمونە منێکێک لە تێکستەکانم حەزەکەم با بڵین ئاماژەی پێ بەم کە باز لە با بڵین نەرمیتیان نیە مرونەتی تێدا نییە ئەو جوانی تێدا نییە کە خەڵک وای لێ تێگەشتۆ شعر ئەبێت ئیلا ئەبێت هەستانێکی با بڵین نەرم و نیان و ئەلەو بابەتانی تێدا بێت بۆی ئەشێ شعر توندی تێدا بێت نەک لە مەجای لە هەموو بابەتەکانە زۆربەی شاعریان لە هەموو بابەتەکانە شعر دەنووسن بەڵێ نەک لە مەجای با بڵین شعری خۆشەویستیدا هەر لە بەتایبەتی لە بواری شعرە با بڵین نەتەواتیەکاندا شەری زۆر توندەیە لەسەر قسەی بەڕێزت من حەزەکەم تێکستە بخوێنمەوە کە نەرمیتیان نییە نەرمی تێدا نییە و توندی تێدا هەیە سپاس دەکەم یارۆی فێرناس با بۆ جارێکیش بتەزیت ئێخۆ دنیا خەرا نابێت کە ببەزیت ئەمەیە بزانیت کەوا هەموو کاتێک هەر جوان نیت خۆ بەخوا گەلێ ناشرینی کە ئەچی بە کێوە بێهۆ بۆ نالوێ ئاشتێکەمەوە ئەم جارە کەوتوم بەقینە خەریکە دەستەمەوە ئەبم لەگەڵ جۆرەها برینە دڵنیابە ئیتر منیش هەر بە ئەنقەس لێت ئەبمە کوڕێ بەدووشێت ئەو دڵە چەقۆکێشەی تۆ بۆ ناسپێدان ناشێ و ناشێت ئەو دڵە چەقۆکێشەی تۆ بۆ ناسپێدان ناشێ و ناشێت زۆر سپاس بۆ تۆش بژیت خامەت هەمیشە ڕەنگین بێت سپاس دەکەم کاکتوانە بەشێک لە نووسەران دەڵێن زیاتر کە شعر دەنووسین بۆ خۆمانی دەنووسین بۆ ئەوەی دەربڕینی ئیحساسەکانی خۆمانە لای تۆ شعر بۆچی دەنووسیت شعر نییە با بڵێن تەنها بۆ خۆت بێت باشە ئەگەر ئێمە وا بکەین شعر تەنها بۆ خۆمان بە یاخود شاعیران یاخود نووسەران یاخود هونەرمەندان تەنها ئەو کارانە بکەن کە تەنها خۆیان بە دڵیانە ئەو کاتە با بڵێن بواری شعر لە لای توانە یاخود لە لای فڵان لە لای فیسار بەرتەسک ئەبووە باشە بەڵام زۆر ئەساسە کاتێک کە تۆ تێکستێک ئەنووسی وا حسابکەی بۆ خۆتی ئەنووسیت بۆ نمونە لە ئەتوێت تێکستێک بنووسی لەسەر دووری خۆشەویستەکەت شەر نێتۆ لەو کاتەیە خۆشەویستەکەت لێ دوور بەیان خۆشەویستت هەبێت ئەگەر بتەوێت تێکستێکی جوان بنووسیت ئەبێت بیت خۆت بخەیتە جێگەی ئەو کەسەی کە خۆشەویستەکەی لێی دوورە لەبەرەوە ئەگەر بێت و بەو شێوازە بنووسیت کە تەنها بۆ خۆت بنووسیت هەم لە کۆمەڵگەیان مەقبول نابێ هەم شتانێکی باش ناکەیت و هەم ئەو بابەتانەشی کە نووسیە چێتە بابی دەردەدڵیەکە و شتانێکی شخصی و خەڵکێک گوێی بۆ ناگرێت بەڕای من کاتێک کە شعر دەنووسێت دەبێت بە شێوەیەک بینووسێت بە زمانی هەموو چین و توێژەکان بەڵێ بێگومان ئەو کاتێکە ئەینووسێت ینی هەموو کەسێک لی تێ بگات زمانێکی سادە بێت نەک هەر لە
مەجای ناوەڕۆکی شعرەکاندا من تەنانە گرنگیم بەوەش داوەیەکە لەو تایبەتمەندیانی کە هاوڕێ و دۆستانم لە تێکستەکانی منە بەدیەکەن وشە سازیە وشە سازیە تێکستم هەیە با بڵین لە یەک تێکستدا ئەو شەگەلانی کە بەکارەمێناون شێوەزاری سۆرانیە شێوەزاری بادینیە شێوەزاری هەورامیە شێوەزاری شارە زوریە لە یەک تێکستدا ئەم با بڵین وشانم بەکارهێناوە بۆ ئەوەی هەر کەسێک کاتێک ئەم تێکستی خوێندەوە لە هەر شوێنێکی کوردستان نابێت هەز بکە ئەم نووسەرە نزیکە لە ڕۆحی خۆیەوە خۆم لە وشەیە لە ژیانی ڕۆژانەما بەکار نایەنم بەڵام بۆ حرمەتی گوێگرانم ئەبێت ئەوە بکەم بەڵێ زۆر ئەساس خاڵێکی گرنگە بەتەبەتی لە نووسینی شعرەکان بەتەکید کاکتوانە دەمەوێت پرسیارێکی تر بکەم گەڕان و سەفەرکردن بۆ وڵاتە ئەوروپیەکان تا چەند گرنگە بۆ شاعیران تا چەند گرنگە بۆ ڕۆیە شعری ئەو شاعیرە من ئەمێ پرسیارەکەت کەمێک گەورەتر بکەم چۆن نەگەڕان تەنانەت سەرکردن بە هەموو کون و کەلەبەرێکی ئەم جیهانەدا بەکون و کەلەبەرە بەرجەستەییەکانەوەی کە با بڵێن شوێنن وەزایدن بە هەموو ئەو کون و کەلەبەرە ڕۆحیانەی کە هەن ئەبێ شاعیران و نووسەران شارەزاییان تێدا هەبێ پێی پێبەرن بۆ نمونە تۆ ئەبێت بێژگەلەوەی کە وڵاتان ئەگەڕی سەفەر ئەەکەیت شوێن ئەبینیت کللتور ئەبینیت بە تایبەت بۆ نووسەر بۆ شاعیر سروش زۆر ئەساسە بیبینێت بەڵام بۆ نووسەر کللتور و بیرکردنەوە و ئەڕای و سەرنج و تێبینی و ژیان و کۆمەڵێشتی جیهانی هەیە بێ شارەزایی تێدا هەبێت بەڕێی من باشترین نووسەر ئەو نووسەرەیە باشترین کە بتوانێت با بڵێن خوێندنەوەیەکی واقعیانەی هەبێت بۆ ژیانی کۆمەڵگەکەی خۆی بۆ مەزاج و بیرکردنەوەی کۆمەڵگەکەی خۆی بە تایبەت ئەنجا بۆ جیهان لە دوای ئەوە بۆیە جیانبینی زۆر ئەساسە بەڕێی من کاکتوانە بەڵێ ئەوەی کە شارەزای کارەکانت بوو سێری تراگەکانتم کردبێ ئەلبومێکی نوێت دەرکردو و تایبەتە بە توێژی ناویستیان چۆن بوو بیرت لەم کارە کردەوە کە بێگومان کارێکی زۆر جوان بوو بەڵێ تەمان سپاست دەکەم بژیت خۆشبەختانە ئەو ئەلبومە دەنگدانەوەیکی باشی هەبوو حەزەکەم باسێکی ئەلبومەکەم بۆ بکەیت و دواتریش دەچینە لای تراکی یەکەمی ئەلبومەکە کە تایبەتە بە ناویستان زۆرم پێ خۆشە بێت تەبان نابیستان بەشێکن لەم کۆمەلگای ئێمە من بە هۆی بوونی کۆمەڵێک کەسی نابیست کە ڕۆژانە تەعاملم لەگەڵاکردن و ئەو بابەتانە سیرمە کرد ئەوان لە زۆر ئیحساس کە ئێمە هەستی پێکەین وان بێبەشن بۆ نما ڕیکلامێکی تەلەڤیزیۆنی ئەکرێت ئەمان لی بێبەشن نازانن ئەم ڕیکلامە باز لە چی ئەکات لی تێناگەن نازان ئەو کەسە ئەڵێ چی یان بۆ نمونە سەیری فیلمێکەکەن ئەگەر فیلمەکە بۆ نمونە زیاتر گرنگی دابێ بە وشە بە قسە بە حیوار ئەوان لی تێناگەن بە هیچ جۆرە چکە نازانن بە هێندێک فیلم هەیە با بڵین ئێستا بۆمە فیلمەکانی شای شاپلی ئەم تەماشاکەی شتەکان هینی تیانی حیواری تیانی هەموو کەسێک تێگات بەڵام کۆمەڵێک بابەتی تر هەیە کە پێویستی بە شەرحە پێویستی بەوەیە کە لی تێبگەیت من دوای ئەوەی هەستم کرد ئەمان لەو ئەو جی لە جوانەی کۆمەلگە لەم لە تێگەیشتن لە کۆمەڵێک ئەحساسی جوان بێبەشن بڕیارمە کە کارێکی وایان بۆ بکەم خۆشبەختانە لەگەڵ مامۆستا بەهار چاومارە کۆنتاکتم کرد تەبان لێرەوە سپاسی یەکەم بەڕاستی ئینسانێکی گەورەیە ئینسانێکی جوانە و ئینسانێکە بەڕاستی دڵسۆزی نابیستانە ئۆکەی دەربڕی لەسەر بابەتەکە و پێکەوە کارێکی جوانمان کردووە کارەکانیش ئیشی باڵین کاری میکس و ماسترینیش لەلایەن مامۆسایاسین ژاژلەیەوە بۆی کراوە کاری دەرهێنانیش لەلایەن کاک شازاد ئومێدەوانێ کارەکانی بۆ کراوە ئەلبومێکە بە تازەترین بێجگەلەوەی کە فکرەکە فکرێکی جوانە فکرێکی سەردەمیە تا ئێستا لە بواری شعردا نەکراوە لە بواری گۆرانیشدا نەکراوە ئەوەنەی کە من ئاگادار بم لێرە و لەوێ کۆمەڵێک بەرنامەی با بڵین هەواڵ هەبوو ئایان کرد بەڵام دواتر ئەویش کۆتایی پێهات خۆشبەختانە ئەلبومێکی سەرکەوتوو بوو جێگەی خۆی کردەوە و ئەو هەدەفەی کامان و پێکامان و ئیشەڵا بەردەوامی ژەبین لەسەر و جۆرە کارانە بینەرانی ئەزیز بێکەوە دەچینە لای ترەکێک لە ئەلبومی دووەمی کاکتوانە بە پێکەوە بینەبین.
تۆ سیرکەن چەندە بێ ڕەحمانە جوانە دایکی نازداری دوولبەرم بێحاڵە بم کاتێک ئەڵێ ئازارێک هاتۆتە سرم کۆنترین معشوقی منە ئەم خاتونە هەرگیز لێشم زویر نابێ لەم عەشقەدا هێن لێزانە بیرم نایات هیچ کاتێک بە من دۆڕابێ ئەو شیرینە کە ئاپەیڤێ جۆرێک تێکەڵ بە خوێنە بێت وا ئەکات حەز و شەیداییم بۆ دنیا بە جۆشتر ئەبێت شایلام کردوتە بەهەشت بە بۆی هەناسە و باوەشی بۆیە لای من گرنگ نییە خۆشەیان نا هەوا و کەشی هەوا و کەشی کاکتوانە بەڕاستی بەرهەمێکی جوان و پڕواتە بوو دەستەکان و خۆش بوو بە هیوای بەردەوامی و کاری باشتر لەو بوارە کاکتوانە ئەمێ بزانم قورس نییە کارکردن لەو بوارەیە کە کار بکەی بۆ توێژێکی جیاواز لە کۆمەڵگەیەکە توێژی نابیستانە بەڵێ بێگومان کارێکی ئاسانیە کارێکی قورسە تەبا منم کارێکە کردومە بە قۆت و هێز و بازوی خۆم نەم کردووە بێجگەلەوەی کە کاری میکس و ماسیل مامۆسایاسین و کاری دەرهێنان کاکە شازاد بۆی کردووە سپاس دەکەم من زۆر زۆر لە ئامەمنونم زۆر هاوکارێکی سەرەکی منن ئەمە وەکو کارەکە وەکو کاری میکس و ماسیل دەرهێنانەکە دواتر وەکو کاری ئەوەی کە تایبەت بێ بە نابیستان و بە زمانی ئاماژەکەەوە لەلایەن مامۆسا بەهارۆکراوە بێگومان بە هەموو کەسێک ناکرێت یعنی من تەسەورەکەم لە کوردستان ئەویشەی مامۆسا بەهار کردوێتی ژمارە و کەسانی کەتوان بیکەن لە پەنجەکانی تەنها یەک دەست تێپەڕ ناکات بەو شێوازە ئەکادیمیە بەو شێوازە دڵسۆزیە دڵسۆزی لە ئیشا زۆر زۆر گرنگە یعنی کارێکی ئاسان نیە منۆکو خۆم ئەگەر با بڵێن مانگێکیش خەریک بم ناتوانم یەکێ لە تێکستەکانی خۆم بە زمانی ئاماژە بۆ نابیسان شەرح بکەم لەبەرەوە کارێکی ئاسان نییە و مامۆسا بەهار گەلێکی لاگو پێمانەوە لێرە سوپاسێکەم و دەستخۆشی لێکەم بە هیوای بەردەوامی زیاتر و کاری باشتر سوپاس دەکەم زۆر باشە کاکتوانە من پرۆگرامەکەم بەرەو کۆتایی ئەچێت وتەی کۆتایی خۆت لە کۆتایی پرۆگرامەکان چیت هەیە من پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکەدا تێکستێکی ئانی پێشکەش بکەم تێکستێکی سەردەمی کە لەسەر ئەم بابەتی کۆرۆنایی کێسا لە ناوە هەیە بەڵام بە زمانێکی شیرین بە زمانێکی هیوابەخشانە کە ئەم تێکستە بۆ هاوڕێکی خۆشەویستم نووسیوە کە دەستگیرانەکەی با بڵێن تووشی ئەم پەتایە بووە حەزی کرد تێکستێکی بۆ بنووسم تابان منیش فکرەوەم بۆ هاوکە تێکستەکە هیوابەخش بێت تێکستەکە جوان بێت بام هەمیشە خۆشەویستی و جوانبینی و ئەوانە بڵاو بکەین نەوەکو ئەوانەی ئەو ئەحساس و تعبیرانی کە ئاژنۆشکێنن تااقەت پڕوکێنن دوای سەلامەتی بۆ دەستگیرانی هاوڕێکەت و هەموو توژبوانی ڤایرۆسی کۆرۆناش بۆ هەموو لایەک بینەرانی ئەزیز بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین میوانێکی ڕۆخسووکی ماڵەکانتان بووبێتین هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان کەسێک هەیە دەمی دڵتەنگی و ئێشی گیان لەگەڵتایە ئازارەکەت ڕێک لە ناو ناوی دڵیایە کەسێک هەیە تۆ هەر چۆنێک بیت ئێوەی ئەوە منم کە خۆشترین خۆشەویستی خۆشم ئەوەی هۆ کەسەکەم خەوێ گەلێ خۆشم دیوە زوو چاک ئەبیت منت هەبێت ڕەوا نییە بێچارە بیت بە پێی خۆت بۆ دیتنم دێی دڵەکەم خەبەری داوە خوایەک هەیە هەتا ئێستا دەستی لە باڵی هیچ کەسێک بەرنەداوە ئەو بە منت ئەداتەوە منیش خەمڕەوێنت ئەبم کەی بتەوێت لە تەکتا ئەبێ کە هەبم سەبر لەگەڵ تا ئەبم پێ بە پێ من یارۆکەی خۆم ئەناسم زوو چاک ئەبێ ئەو بەڵێنانەی پێم دابوویت هەر پێت ئەدەم باڕوون بێلات ئەم ئازیزت هەتا ئەبەت لە لات ئەبێت خۆی ون ناکات
هەتا ئەبەت ئەو دڵە گچکت خۆشەکات.